کە شەودادەیت چراکان هەڵدەبن کەوە نەوز ئەڕژێتە چاوان چراکان کەس دەبن و وردە وردە دەکوژێنەوە عاشقان یەکتر لە ئامێز ئەگرن و سەفەری پشووی ڕۆژێکی درێژی ماندووبوون دەست پێ بکات کە من چاو چاوگەشانەی کە بە دیار ئەفسووی شەوگارەوە بەداگیرساوی ئەمەنی و عشقبازی لەگەڵ نهێنیەکانی شەوداکەن شەودادێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگاری درێژ ڕووناک دەکەنەوە دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامیشیان بۆی شەوگار دیوێکی دیکە ژیانە ئەو دیوەی کە تێیدا شاعیر و عاشقی مەست و یاساوڵ و چەندین و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە ئێشک دەگرن هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان هەریەکەوە بە جۆرێک شەوگار بڕێ ئەکەن چیرۆکەکانی شەو زۆرن هێندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان بەڵام قارەمان ئەم چیرۆکە زیندوانە هەمیشە بێدارانن بێدارانی شەو گوێگرا خۆشەویستەکانی ڕادیۆی ملی گەڕیان سڵاو لە هەموو ئێوەی عزیز و خۆشەویست بینەرە عزیزەکانی کەناڵی ملی گەڕیان گەلێک خۆشحاڵ و شادمانم کە ئەم شەویش جارێکی تر بە هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو هاتمەوە خزمەت ئێوەی عزیز دیسان بەو هیوایم کە بێداران جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێ بەرنامەکەمان بەکەڵک بێ بۆ ئێوەی عزیز سوودی لێوەربگرن دیسان لە سەرەتای بەرنمەکەماندا دەبێ بڵێم خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئێوەی عزیز یەکە بە یەکە کە لە ڕێگەی نامە لە ڕێگەی تۆڕەکەم وڵاتەکان بەسەراتم بۆ ڕەوانە دەکەن خۆشەویستی خۆتان و پاڵپشتی خۆتان بۆ ڕادیۆی ملی گەڕیان و هەروەها بۆ بەرنامەی بێدارانی شەو دووپات دەکەنەوە من سپاستان دەکەم و سپاستان دەکەم کە لە بەرنامە ڕاستەوخۆکانی بێدارانی شەودا مشارەکە دەکەن یانەی واتە شێرەکەن و لایک و کۆمنتەکانمان بۆ ئەنێرن کۆمنتمان بۆ ئەنووسن زۆر سپاسی هەمووتان دەکەم بەڕاستی دڵگەرمی دەدەن بە ئێمە بۆی بەرنامەکانمان جوانتر و ڕازاوتر بێت زۆر سپاستان دەکەم خۆشەویستان دیارە ئەم شۆدەم هەیە باس لە بابەتێک کە ڕەنگ بێ هەمومان ئەو کەسە بناسین لەسەر خواستی خۆی وتی با ناویشم بێنین زۆر احتیاطیە بەلایەوە ئاسایی بوو کە ناویشی بێنین بەڵام سەرەتای بەسراتەکە دەم هەیە ئەو بڵێم مرۆڤ تا چەند ئەتوانێ بێڕەحم بێ مرۆڤ تا چەند ئەتوانێ بێبەزەیی بێ مرۆڤ تا چەند ئەتوانێ ڕێز لە کەسانی دەوروبەر نەگرێ لەو کەسانی کە لە خۆت نزیکن چۆن ئەتوانی ڕێزی لێ نەگری یان بەزەیید نەبێ بۆی کە کەسێکی کەمەندامە یا خود نوقسانیەک کەم و کۆڕێک لە جەستەیدا هەیە سپاسی کاک جەزای ساز دەکەم ئەم بەسەرهاتەی بەدەستکیاندم و پێیوتم زۆر زەرورە ئەگەر ئەم بەسەراتە ئەم شۆ بخوێنرێتەوە بۆیە منیش بەڵێنم پێدا کەم شۆ ئەم بەسەراتە بخوێنمەوە ئەم بەسەراتە هی ئازیزێکە بە ناوی کاروان جەلال ڕەنگ بێ ئەو خۆشەویستانی کە لە شاری سلێمانی ئەژین لەبەر دەرکی سەرا کەسێکیان بینی بێکە لەسەر عەرەبانێکی کورسی دانیشتۆ بەداخەوە کەمەندامە و خەریکی کار و کاسبیە کارتی مۆبایل دەفرۆشە و وا بزانم هێندێ جاریش پاکەت و جگەرەوە ئەو شتانەش دەفرۆشە ئەو خۆشەویستە ئەم بەسەراتەی بۆ کاک جەزا گێڕابەوە بەڕاستی بەسەراتێکی ناخۆش و بەلای منیشەوە بەڵام دیارە ئەوە هەر بۆ مەبەستە نییە کە بەسەراتەکە بگێڕینەوە بۆ مەبەستەشەکە بەڕاستی چۆن فێربین چۆن ڕێزی کەمەندامان بگرین با بەزەییمان پێیان نانێتەوە بەڵام با ڕێزیان لێ بگرین هەموو مرۆڤێک شایانی ڕێزە نەک بەزەیی کاک کاروان جەلال باز لە بەسەرهاتی ژیانی خۆی دەکا دیارە
ئەوەی کە لە بیرێتی خۆیەتی ئەوەی کە لە بیری شینە بۆیان گێڕاتەوە. کاکاروان دەڵێ من ساڵی 1985 لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووم، بەڵام هەر بە کەمەندامی لەدایک بووم. کاتێک کە باوکم زانی من کەمەندامم منی بە کوڕی خۆی قبول نەکرد. شەڕ و کێشە لە نێوان دایک و باوکما هێندە زۆر بووە کە کار کێشاوێتی بە جیابوونەوە، واتە دایکم و باوکم لەبەروی من کەمەندام بووم لە یەکتری جیابوونەوە. باوکم منی قبول نەکرد، من لای دایکم ماومەوە. دایکم بە چه ئازار و ئەزیێتێکەوە منی بەخێو کردووە تا ساڵی 1991 نازانم. دیارە مناڵێکی کەمەندام، مناڵێکی 3-4 ساڵ 5-6 ساڵدانە ڕەنگ بێ ئەرکێکی زۆری بەسەر دایکمدا هەبوو بێ. وەکو بۆم باز دەکەن ساڵی 1991 دایکم جارێکی تر ژیانی هاوسەری لەگەڵ کەسێکی دردا پێک دێنێتەوە، بەڵام هاوسەرەکەی هاوسەرە تازەکەشی منی وەکو منداڵێک قبول نییە. لە نێوان ئەوانیشدا جارێکی تر ئاژاوە دروست دەبێت. لە ساڵی 1992 واتە ساڵێک دوای زەواجەکەی من دەستپێرنەوە بە باوکم. لە نووسراوەکەیدا زۆر سوێندی و ئاەت و قورئانی خواردووە، دەڵێ کاتێک کە باوکم منی بردەوە لای خۆی تەنیا 2-3 مانگ بڕی کرد کە وەکو منداڵێک وەکو کوڕی خۆی هەڵسوکەوتم لەگەڵ بکە، هەرچەند واژ نەبوو، بەڵام دوای 2-3 مانگەکە نازان مەبەستی ئەو بوو کە من لە برسا لە تینوا بمرم لە چی منی لە تەواڵێتی ماڵەکەدا سجن کرد. چەندین ڕۆژ بەبێ نان بەبێ ئەو لە تەواڵێتەکەیان من سجن کرام. جارجارێک باپیرەم بە دزی باوکمەوە نان و ئاو و خواردنی بۆ دێنام. بەڕاستی ئەمانم لە بیرە، وەکو دەڵێن بیری منداڵی تیژە، هەمووی وەکو فلیمێک بەبەر چاوما دێ و دەڕوا کە لە تەواڵێتەکەیان چۆن دانیشتوم، چۆن خەوتوم و چۆن باپیرەم بە دزی خواردنی بۆ هێناوم. کاتێک نەنکم واتە دایکی باوکم بەوە ئەزانێ دێ بۆ لای باوکم تا منی لێوەربگرێ و سەرپەرشتی من بکە، بەڵام باوکم لەسەر ئەوە ڕاکە ناڕازیە من لای ئەوم ڕازی نابێت کە من بدا بە نەنکم. نەنکم بە بڕێک پارە من لە باوکم ئەکڕێ و ئەم با بۆ لای خۆی. منی تر چوومە لای نەنکم. نەنکم زۆر بەباشی ئاگەی لە من بوو. نەنکم زۆر ڕێزی لە من گرت و زۆر بە جوانی بەخێوی دەکردم. خۆشەویستان، با ئەوەش بڵێم من تا ساڵی 2006 واتە لە تەمەنی 32 ساڵیدا هیچ تەسکەرە و جنسیەکم نەبوو، هیچ پێناسێکی باری شارستانیم نەبوو، لەبەروی باوکم بە هیچ شێوەیەک بە دوای کارەکانی من ناکەوت. پێویستە لێرەدا سپاسی بەڕێز و خۆشەویست پارێزەر کاک دلاوەر بکەم کە هەموو کارە یاسایەکانی بۆ کردم و بووم بە خاوەنی پێناسی خۆم. نەنکم بە 1000 کولەمەرگی منی پێگیان، ئیتر وای لێ هات منیش گەورە بووم وردە وردە لە ماڵی هاتمە دەرێ، دیارە لەسەر عەرەبانە. با ئەوەش باسکەم لە 100 من ڕێژەی کەمەندامیم هەیە، بەڵام بەداخەوە لە کۆمەڵەی کەمەندامانی کوردستان تەنیا موچەکەم 90,000 دینارە. ئێستا لە بارودۆخی خراپدام لەبەروی نەنکیشم وردە وردە تەمەنی چۆتە سەرەوە و بەداخەوە وەزعی زۆر نا لەبارە. من زۆر ئەترسم ئەگەر نەنکم شتێکی لێبێ جارێکی تر من بێکەزەبم و دەکەومەوە سەر جادەکان. بەڕاستی نازانم چی بکەم. بۆیە پێم خۆش بووە بەسەرهاتە بۆ وێدارانی شەو بنێرم بۆی کە بۆ خۆشەویستانە بڵێم بەلایەنی پەیوەندیدار بگات کە من چ بارودۆخێکم هەیە. هیوادارم ئاو ڕێگ لەو کەمەندامە بێکەسانە بدرێتەوە وەکو من کە ئاوە نەکەونە سەر جادە. بەڵێ ئازیزان، بەما کاک کاروان جەلال ئەم بەسەرهاتەی داوە بە کاکزا بۆ یەمیش بۆم خوێندنەوە. کاروان بەو شێوازە لەدایک بوو، بەو شێوازەش هاتۆتە سەر شەقام و کەسابەت دەکات و لە 100 ئەندامانی جەستەی وەکو کەمەندام ناسراوە. موچەکەشی تەنیا مانگانە 90,000 دینارە کە 90,000 دینار هەمومان دەزانی بەشی هیچ ناکە. سەردانێکی بازارکردن و هاتنەوە بۆ ماڵە 150,000 دەوێت، ئیتر 90,000 چۆن مانگێک کەسێکی کەمەندام پێی بژی. ڕەنگ بێ خۆتان ئەزانن، خۆتان بزان خاوەن پێداویستی تایبەت کۆمەڵێک پێداویستی تایبەت شیە کە بەو پارانە هەرگیز بۆ دەست ناکەوێت، ناتوانێت بیکڕێت.
منیش بۆیە بەسراتم بۆی خۆشەویست خوێندەوە. پێم خۆش بەسەرهاتی ئەو خۆشەویستە و دەیانی تری ئاوەکە لە شارەکانی هەرێمی کوردستاندان بەسراتەکانیان بگا بەلایانی پەیوەندیدار، بگا بەو ئازیزە خێرخوازانەی کە خێرەکەن خێرخوازن. بەڕاستی خۆشەویستان ئەگەر کەسێک بتوانێت سەرپەنایەک جێگەی مانەوەیەک ژوورێکی خەوتن ژوورێکی ئیسراحەت بۆ کەسێکی وا پەیدا بکە، بڕوام پێ بکەم چی وا کەمترنێ لە حەجکردنێ. ئەمە خێرێکی زۆر گەورەیە. هیوادارم لایانی پەیوەندیدار، هیوادارم کەسانی خێرخواز بەدەم داواکاری ئەو خۆشەویستانەوە بێن، بە تایبەتی کاروان کە بەڕاستی ئێستا لە بارودۆخی خراپدایە واتە نەنگکشی خەریکە ژیانی دەدەست دەدات بەهۆی پیری و بەهۆی نەخۆشیەوە. ئەو بە تەنیا ئامێنێتەوە، هیچ کەسێکی تریشی نیە. ناتوانێت پشت بە باوکی وەستێت لەبەری لە مناڵیەوە فڕیداوە، ناتوانێت پشت بە دایکی وەستێت لەبەری ئەویش جارێکی پێ بۆ خۆ ژیانی ناوسەری پێچێنەوە. کەواتە پشت و پەنای کاکاروان دەبێت چێنێت. پشت و پەنای کاکاروان وەکو خۆی دەڵێ یەکەم خوا دووهەم ئێوە. خێرخوازانی خۆشەویست هیوادارم بەهانەیە کەسانەوە بێن و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار لە شاری سلێمانی مەسئولی وەحدەی ئیداری بەڕێز کاکەماڵ ئەوبەکر هیوادارین بەهانای ئەم خۆشەویستە بێن کە هەمیشە گوێگری بەرنامەی بێدارانی شەویش بۆ لە کۆنەوە تا ئێستاش. کاکاروان جلال ئازیزی ئێمەیە، کاکاروان دڵنیاییەوە ئێمە لە دەنگی تۆ ئەگەینین لە ڕگەی بەرنامەکەشەوە نەبێت لە دەری شۆمە دەنگی تۆ ئەگەین بە شوێنێک هیوادارم بتوانین کارێک بۆ تۆ بکەین. ئەمە وەکو بەزەی ناوەکو ڕێز لە بەڕۆی کەمەندام و لە شتاخ هەمومان شایانی ڕێزی نەک بەزەی، هەمووشمان مافی ئەومان هەیە کە بژین وەکو یەکتری. سپاسان دەکەم خۆشەویستان، جارێکی تر سپاس بۆ کاک جەزا کە ئەو بەسەرهاتی بۆ ناردەم بۆ چای کاک کاروان جەلالیش مازەکەم هەر لێرەوە. کاک کاروان تۆ خۆشەویستی ئێمەی، هاوڕێی ئێمەی، هاوڕێی دێرین بەرنامەی بێدارانی شەوی. زۆر دڵنیابە هەمیشە لە بیرمانی و زۆریش دڵنیابە بەلای هاوکارەکانیش بۆ دەڵێم لە خزمەتتا ئینشاڵڵا ئەو نامەی کە ناردووتە ئێستا لای من هەیە، لای کاک جەزاش هەیە، ئینشاڵڵا ئەبە و شێوازە بۆ هەر شوێنە پێمان بکرێ ئەیگەێنین. سپاس دەکەم. خۆشەویستان ئەمە باسی کاکاروان بوو. ئەمە تەنیا بۆ ئەوە نەبوو کە جێمان لە ژیانی کاکاروان بێ، بۆ ئەو بوو بزانین چەندین کەسی تری ئاو بەو شێوازە هەیە لە ناو کوردستانەکەی ئێمەدا کە خزمەت ناکرێن. ئێمە دەڵێن ڕێز تەنانەت بە چای بەزەیشەوە سیر ناکرێت، تەنانەت ناتوانین خزمەتی یەکێک لەوانە بکەین. زۆر کەسمان هەیە خێر و خێراتی زۆر دەکات، بەڵام چاوێکی لەمانە نییە. زۆر کەس هەیە قوربانی زۆر گەورە ئاکات، 400 کیلۆ گۆشە بەخشێتەوە بەملا بەملاوە. ئەگەر پارەی قوربانێکی ئاوە بدرێ بە کەسێکی ئاوە، ژوورێکی بۆ دابین بکرێ، ژیانێکی بۆ دابین بکرێ، بڕوا بکەن لە قوربانێکە و لە حیوان سەربڕینەکە زۆر زۆر خێری زێرچە. خێرتان بنووسێ. من دەزانم کۆمەڵی خێرخواسن لە سلێمانی و لە شارەکانی تریش زۆر هاوکاری خەڵکی هەژار دەکەن، هاوکاری خەڵکی کەم دەرامەت دەکەن، بەڵام هیوادارم چاوێکیش بەوانەیە بخشێنەوە کە کەمەندام و ناتوانن بژێوی خۆیان دابینکەن و هیچ سەرپەنایەکیان نییە بۆ ژیانی خۆیان. و سپاسیەوە دەکەم کە گوێگرم بوون. سپاستان دەکەم ئەگەر بێنە سەر هێڵیش لەسەر بابەتەکە بدوێن، لەگەڵمان بەشدار بن و بە کاکاروان بڵێن، بە کاکاروان بڵێن کاکاروان ئێمەش هاوڕێی تۆین و چیمان پێ بکرێ ئەیخێنە سەر چاو. باسمە لای پەیوەندیەکان زۆر لە کاتی هاوڕێیانیش نەگرین. کاک ئەمین عوسمان یەکەم بەشدار بوو. مەنە کاک ئەمین عوسمان لە شاری سلێمانی. شەو باش. شەو باش کاگیدریجە. باشتر برای ئازیزم کاک ئەمین. قوربانت زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەو توانیم دەنگماوەکە دەنجەوەی بەڕێز بۆ هەموو کارمەندان تارێکی بەتان ماچەکە. هەر بژی کاکە ئەمین گیان بە ناوی هەمومانەوە زۆر سپاس دەکەم. قوربان و بە نسبەت ئەوەی کاکاروان کاگیدریجیان من زۆر باش دەیناسم. بەڵێ کوڕێکی زۆر چاکە لای بەردەرچی سەرە لەو منتیقە کار توشت دەفرۆشی. بەڵێ بەڵێ کوڕێکی هەتا برێ ڕوخسووکە خوار ناگەی وەرە بەرزە. بەڵێ وەلێرە داوا لە بەڕێز هەڤاڵ دکتۆرە بەکرەکەم پارێزگاری سلێمانی ئاوڕێک لەوانە بداتەوە ئینشاڵڵا، چونکە ئەمانە بەڕاستی جێگەی ڕێزن، جێگەی ئانی کوڕێکی هەتا برێ ڕوخسووکە تەنجار کاتم لای کڕێوە بەڕاستی یعنی ڕێز زۆر لە هەموو مرۆڤەکان دەگری. بڕوا بکە هەموو خەڵکی و منتیقەی خۆشیە کوڕێکەوەنە ڕوخسووک و قسە خۆش و زۆر خۆشم دەوێت من جارێ دەچمە لای چاکوچۆنی لەگەڵاکەم و
يعني ئێستا بزانم وزارێک بینم لای هەندێک کتێبی دانابوو نازانبی خۆی بوو یان لەوێ ڕاوەستا بوو لەوەی تاکید نیم بەڵێ بەڵێ ڕزکاوی درێژیان هۆنراوەکەم نووسیکەوەنراوەنی مشاعر یان شتێکە خۆم ڕێکم کاگەمین خۆمە شارەوە زوو گوێمان لە هۆنراوەکانت بووە سەردەمی ئەوە کە عاشق بووی ئێستا کەس دیار نییە لێ ئەگەر دیار نەبی ئەخوێنمەوە کاکە ئەم کاتانەی کە دەتەوێت شیعرمان بخوێنێ بچۆ ژوورێکی کە ناناجێ لێ ڕاگری بەس ئەمڕۆ ئینجازەیە زۆر باشە خۆشحاڵ دەبین کاگەمین گوێمان لێبێ فەرموو سپاس دەکەم داوای لێ بگن لە ئەو بەڕێزانەکە من شاعیر نیم بەڵام شتێکە نووسمە وەکو شاعر بێ بەڵێ دەست خۆش فەرموو بێتۆ ناژیم ژیان بێتۆ درۆیە خۆشەویستی تۆ هەردەم لەناو ئەم دڵەیە خۆشی ژیانم بەبێتەوە لە مەرگدایە ناتوانم بەبێتەوە بژیم ژیانم لە دۆزەخدایە وا هەتەکەم ژیانم لە ڕووخاندایە ڕۆژ لە دوای ڕۆژ ماڵ وێرانی لە دوایە ئاخر چی بکەم بێتەوە ناژیم لەم دنیایە چارەم چییە شەو ڕۆژ تۆم لە خەیاڵدایە ئازارێکی زۆر لە دەستەمدایە وەکو مەسنونی دێوانە ئۆکرم لێ بڕایە ژینی شادیم لە دوای تۆ لە نەماندایە ئاخر کێ هێندەی من بۆ تۆ سوتایە سەر و ماڵ و ژیانم بۆ تۆی لە ڕێگادانایە ئەم بەڵێن و پەیمانەم هەر لە یادمایە کە لە ناخی دڵمەوە بە تۆمدایە لە یادم ناتێتەوە هەتایە خۆشەویستی تۆ برینێکە و ئەکولێتەوە ناوی تۆ لەسەر دڵم هەرگیز ناسڕێتەوە بژیت کاگەمین ئەم شعرە و بۆندووکەڵی لێیاد بخوا بە بینی خۆمان بیت خوالای کەس ماڵێ ناخۆ خۆی گوێ لێ دوای بابێتەوە دوو قسە دەگەڵەکە بە قوربانی خوار ماکەم گۆتم بەس بۆ تۆم خیندەوە کەس جێ لێ نەبی دەست بەش کاگەمین لە هاوڕیان نەگرم سڵاوڕێز بۆ هەموو هاوڕیان چاویەکەیەکەتان ماکەم کاکشات و ماڵ سپاس بۆ تۆ شەو شاد کاگەمین عوسمانی زۆر ئازیز سپاس بۆ بەشداریکردنت بۆ هۆنراوەکەشت خۆشەویستان من دەمێ ئەو بڵێم ژمارەێکمان دانەوە ڤایبەر تایبەت بۆ خۆشەویستانەی دەرەوەی وڵات داوایان کردو دیارە بۆی دووبارەیەکەمەوە 0 750 ژمارەی کۆڕەگە دامانەوە ڤایبەر تایبەت بۆ خۆشەویستانەی دەرەوەی وڵات ئێوەی خۆشەویستی دەتوانن لە ڕێگەی 0 471 52 64ەوە بەشدار بن لە بەرنامەکەماندا و وتوێش بکەن لەسەر بابەتەکانی هەموو شەیەکمان هەموو هەڵقەیەک لە بەرنامەی بێداڕیشەوە. ئازیزان دەچینە هەڵەبجەی شەهید بەڕێز و خۆشەویست هاوڕێی ئازیزمان کاک سەردارمان لەگەڵە. کاک سەردار ئەحمەدی خۆشەویست شەو باش. هەموو کات قوربان. خۆشەویستین بۆ خانەوادەی ڕاتەی بەنایی هاوڕێیانی عزیز و خۆشەویستم بۆ سەرجەم هاوڕێ بێدارەکان لە ناوە لە دەرەوەی وڵات. سپاس بۆ تۆ کاگی دریزگیان بەڕاستی ئێستا زانیمە ئەو کەسە ئەیناچەن نزیکەوە بەڵام کە خەڵکی شارەکەی منە بەداخەوە لە شارەکەی من سەدان نمونی تر و سەدان چیرۆکی وا هەیە زیندوو ماوە بۆیە من بەڕاستی نازانم لە کێوە قسە بکەم چۆن بکەم دڵم مەخۆ شخصی سەردار ئەحمەد پاوەنی خوشکێکم کە کەمەندامە کەمالیدی 79 و خوشکی گەورەمە ئەوەی تا پێمان کرابێ بە گەورە و بچووک بە ڕەحمەتی باوکیشمەوە تا ئێستاکە بووینە خۆڵی بەرپێ تەنها ڕازی پێ خۆشبەختانە توانیمان کە قسمانە ژیانی خۆی و ئێستا لە وڵاتی فیلەندایە لێرە تا ئەوی پێڵم خوشکەکەم بیرێتەکە بۆ کاکێڵم تۆ برای منی عزیزی منی ئەوەی بە سەردار بکرێ چی لە هەڵەبجە چی لە دەرەوەی هەڵەبجە بۆ تۆ بۆ هاوڕێیانی بۆ هەر کەسێ بێ ئەمە خۆڵی بەپێی تۆ
بژی کاک سەردار دەست خۆش کاک سەردار دیارە بمبورە وابزانام دڵی تۆمان تەنگ کرد بەڵام گرنگیەکە ئەوەیە کە تۆش و خانەوادەکەش هەمووتان هەوڵتانداوە خزمەتی ئەو کەمەندامای ئەو خوشکاجی زەمان بکەن بەڵام بەداخەوە کاکاروان هەمویان دیبێت یان زۆربەی هاوڕێیان کۆنەکان باشە زەوی سەردار بناسن بێتە ماڵی سەردار ئەزانێن ئەو خوشکێنن چۆن بوو چێ بوو بەڵام کەمەندامان نەک بۆ ئەو بۆ زۆربەی کەمەندامان لە ماڵەکەی خۆیانە تەنانەت خودی کەسەکان کەس زیندۆکان غەدریان لێ دەکەن ناوە کەزا بێت و حکومەتێک و دەوڵەتێک و شارێکی تۆ غەدری دێتە دوێ من لێرەڕم با چای بەزەیمان نەبێ تەنها سۆز و خۆشەویستی تەنها ڕێزێک تەنها وشێک بەڕێزێک بەسەریانکەن و بە یەک و شێ ڕێزدارەوە بەڕێزەوە مامەڵەیان لەگەڵا بکەن کە من هیچم پێ نییە بۆ بکەم با ڕێزیشی لێ بگرم ئەگەر ڕێز لەو نەگرم با ڕێز لە خۆم بگرم کە ڕێزم لە خۆم کە ڕێزیش لەوە گرم زۆر ڕاست بۆیە دووبارە سێبارە ئەم سۆدای لێ بردنەکەم ناتوانم لە بڕاستە پێشتر داوات لێکردم بمبەخشە عزیزی کاکە بەڵێن تێمێ شوانی ئایندەی سەڵا بەخوای گەورە شتێکتان پێکەشتم سوپاس بۆ تۆ بەڵام دووبارە سێبارە ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ بۆ سەجەم هاوڕێیان بۆ سەجەم کەمەندامانی پێشمەرگە سەنگەر هەر بژیت کەمەندامە زیندوەکان مردووی زیندوو دەڵێم بەڵێ ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەک دووبارە قبوڵەکەن داوای لێبوردنیشەکەم کەسێکم دڵتەنگ کرد ببێت تۆ ئێمە داوای لێبوردنی ئێمە قبوڵکە ئێمە تۆمان دڵتەنگ کرد بەڵام ئەمە ڕاستیەکانی ژیانە لە من تاگیر زیاد هەمووتان خۆشەویستی منن هەمووتان ڕێزی تایبەتانەیە ڕێزم دووبارە بۆ هەموو لایەک داوای لێبوردن لە هەموو لێرایەکتانەکەم بمبەخشم کاکە سەردار شاد بێ بە قوربان زۆر سپاس بۆ تۆ کاک سەرداری زۆر عزیز و خۆشەوی چاو مازەکەم خۆشەویستان وەکو بینیتان کاک سەردار خۆی یەکێک لەوانەیە کە خوشکێکی عزیزی کە خوشکی ئەمەشە کەمەندام بوو بەڵام سەیری هەڵێستی ئینسانەکان کرد کاک سەردار و هەموو خانەوادەکەی هەوڵیان داوا خزمەتی ئەم خوشکە عزیزە بکەن لەبەری نوقسانێک لە جەستەیدا هەبووە بەڵام سەیری بنەماڵەی کەسانی وەکو کاروانیش با بکەین باوک قبوڵی نەبووە دایک جارێکی تر ژیانی هاوسەری پێکێناوە بەجێ هێشتووە تاکە کەسێک پیرێژنێک کە خۆی بە زەحمەت خۆی دەتوانێت بژێنێ نەنکی ئەیباتە لای خۆی کە بەداخەوەی جێستا نەخۆش کەوتۆ لەسەر جێگایە کە کاروان بازلەوەکە ئەگەر ئەو شتێکی لێبێت دیسان کاروان ئەکەوێتەوە سەرجادا چی لێ بەسەردەیە لەکوێ بژیت چۆن بژیت چێ تەڕوشکی کا چێ خزمەتی کا چێ بیگۆڕێت چێ گرم دایپۆشێ چێ فێنکی کاتەوە بەڕاستی سەیری ئەم دوو جیاوازیە بکە ئازیزان با من قسەکان بەجێ بێڵم بۆ هاوڕێی زۆر عزیز و خۆشەویستم لە شاری کفری خاتوتانیا خاتوتانیا شەو باش کاکەگیان باشی هەردوو چاوم تانیا گیان زۆر ساڵ چاوە خۆش بێ قوربان بژی بە قوربان کاکەگیان بەڕاستی تەوەرەکە و زۆر دڵتەنگ بوو دەست و خۆش بێ چاوی ئەو کاکەیە ماتەکەم کە ئەوەندە بێرانە تەوەرەکەی خۆی خستە ڕوو دەستی کاکە جەزایش خۆش بێت من تەنها داوایەکەمێ ئەگەر کاکجەزا بتوانێت ناونیشانێکی ئەو کاکەیم باتێت تەنها مەبەستی پەیوەندیەکەم ئەوە بوو ناونیشانێکی ئەو کاکەیەمانە باتێت ڕەنگە من دوور بم نەتوانم یان سەردانی کەم بەڵام ئەتوان لە ڕێگای ئەو دۆستانە دەستێمانی هاوکاری بۆ بەرین هاوکاری بکرێت تانیا جانوە بزانم لە فەیسبوک پێکەوە فرێنتین بەڵێ قوربان بەسەر چاو من ئادرسەکەیش دەدەمێ لە خزمەت تام ئەگەر تۆ هەستی بەو کارە ئێمەش مەمنوو نەبین خۆشحاڵ دەبین بەسەر چاو من ئەدرسە بۆ نێرم هەتوانین قسەش بکەین دوای بە تەلەفۆن بەسەر چاو من ئەوە کاکە دریزگیان ڕەنگە خۆت وەکو خۆتت ئێمە لە فەیسبوک سەنێکە فرێندین و هاوڕێکەن بەڵام سپاس بۆ خوا یەکێک بوومە لەوانەی هەمیشە هاوکار و پشتیوانی کەسانێکی بەو شێوازە بوومە من ئێستش لە کفریا زۆرترینی خاوەن پێداویستی زۆرترین کەسە بەخشاوەکان سەردانمەکەن خۆشحاڵم بەوەی کە من ئەتوانم هاوکارێکیان بم هەمیشە پیانم توم دەرگای من وەڵایە باوەڕکە ئەوە کەسە بەخشاوەکان سەردانیان کردوم کەسوکاری خۆیان سەردانیان ناکەن ڕەنگە بۆ خۆ ئاگداربی ئەو پیاوە بە تەمەنەی لە کفریا بوو مام خاڵت کە پیانەوە جێوانەکەی کفری باوەڕکە هەموو کاتێ خۆم بە دەستوردەمی ئەو پیاوە بووم هەتا مردووە ڕۆحی شاد بێ شانازیەکەین بۆ ئێمە کە هاوکاری کەسانێکی بەو شێوازە بێن هیوادارم هەمومان تانیا جا من دڵنیام تۆ
چالاکی کەسێکی چالاکی لە 2000 بڵێم 6 و 7ەوە ناسم ئەو کاتە تەمەنیش دەوەنە نەبوو لەو کاتەوە هەموو کاتێک چالاک بووی دەستە خۆش بێ بەڕاستی ئێمە سپاس دەکەم وەکو خۆم و دڵنیاشم هەموو شتێک ئەەکەی بۆ ئەوان قوربانە بە من بە ئەرکی خۆم ێزانم کاکە دروستگیان ئەو کەسانە پێویستەکە ڕەنگە خۆم لە ماڵەوە کەسێکی وام نەبێ بەڵام معاناتی ئەو کەسانن زۆر باش ئەزانم بۆیە من دەستخۆشی لە ئێوە ئەەکەم ئەمە ئەبێتە گەورەی بۆ بەرنامەکانتان هیوای سەرکەوتن بۆ تۆ دڵنیا بە هەر ئەوە وای کرد پەیوەندی کەم کات لە هاوڕێیانیش تانیا گیان خۆشحاڵ بووم بە قوربان زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس شەوێکی شای هاوڕێیان ئارام تانیا گیان لە کفری هاوڕێی دێرینی بەرنامەی بێدارانی شەو سپاس دەکەم خۆشویستان خاتوتانیا وەکو زۆربەی هاوڕێیان تر کە پێشتر باسم کردو یەکێک لە هاوڕێ هەرە دێرینەکانی بەرنامەکەمانە دیارە یەکێک لەوانەیە کە باوڵێم لە یەکەم پەیوەندیەکانە تەمەنیشی زۆر کەم بوو کە پەیوەندیە کرد بەڵام خۆشبەختانە ئێستا کەسێکی چالاک کەسێکی بوێر و کەسێکی ڕاگەاندکارە و هەموو کاتێ پاڵپشتیەمە کردو و میش پێڵم تانیاجان هەمیشە لای ئێمە ئەزیزی و ئەزانم هەموو شتێکی باشە لە دەست دێ هیوادارم تۆش سەرکەوتوبی ڕێزیشمەیە بۆ بنەماڵەکەت خۆشەویستان بە ناوبڕێک وەربگرین لای کاکە دابان با گوێمان لە پارچە موزیکێک بکا کە هەموو وەبزام هاوڕێکانم دڵتەنگ کرد کاک دابان بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاو بۆیەوە و هاتینەوە خزمەتان و بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەی بێدارانی شەو بەرنامەکەی خۆتان ڕاستەوە خۆ ئەچین بۆ شاری کەرکووکی ئازیز هاوڕێی شاعیرمان کاک موعێد بێچارە لەسەر هێڵە کاک موعێد شەو باش ئەوە ئەم جارش وا گەڕامەوە دەرگای بەرنامەم لێ بکەنەوە بەڵکو پێشکەشکەم باوشێکی گۆڵ لەگەڵ دەنجی نەغەمەی بولبول لەگەڵ دەنجی نەغەمەی بولبول ئەم کاتە و هەموو کاتەکانت پێ لە خۆشی و کامەرانی کاکە ئەدریسیان زۆر سپاس کاکە موعێد گیان جەنابی شتەروە هەر بژیت زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتنی تەمەندرۆژیتان بۆ خوازم هیوادارمان لە سەرکەوتووە بن وەڵی کاک ئەدریس دەوای لێ بمناکەم من لە دەرەوە بووم ئەگەداری تەوەرەکە نەبووم ئەگەر بە کورتی بۆمی باخکێ من مەمنونتە بم کاک موعێد گیان ئێمە دەڵێن با هەمومان هەوڵ بدەین ڕێز لە کەمەندامان بگرین ئەو کەمەندامانەی کە
ئێمە بابەتچای بەزەیەوە سریان نەکەین ینی ڕێزیان لێ بگرین لەبەرەی ئاژ وەکو ئێمە مرۆڤن باسمان لە هاوڕێی خۆشەویست کرد بەناوی کاروانجەلار کە لە سلێمانیە لەوتای لە دایک بووە نە باوکی قبولی کردووە نەدایکی هەمویان لە خۆیانیان دوور خستۆتەوە نەنکی بەخێوی دەکات نەنکیشی ئێستا حاڵی تەندروستی باش نییە کاروان دەڵێ ئەگەر نەنکەم شتێکی لێ بەسەر بێ منەکەومە سەر جادەکان بەداخەوە من هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم هیوادارم لە سەرکەوتووە بێ وەڵاهی یەکگومان ئێمە ئەبێ هاوڕێ لە کەمەندامان بدەینەوە و چاوی ماسەکەم کەمەندامانی شاد مرۆڤ وەکو ئێمە بزانە بە هەر هۆکارێک بووە کەمەندام بووە یاخود زگماک بووە یاخود لە شەڕا کەمەندام بووە لاخود هەر شوێنێکا کەمەندام بووە ئەگەر هەر شتێکەیە ئەوە هەر پێویستی بە هەر شتێکە ئەوە من لەبان سرم دای ئەلم نەک لەبان لەگەڵ خۆمە ئەیکە لەبان سەرمەوەدایە نەم و چی پێویست لە من لە خزمەتیان هیوای سەرکەوتنی بۆ خوازم هەر شتێ بە من بکرێت درێژی ناکەم وەکو برایانی بەڕێزم ئێمە وەکو گروپی دەستە گوڵەکەی کەرکووک هەر شتێ بە ئێمە بکرێ بە من بە برای بەڕێزم کاکە زەواد بەختەوەر بە کاکە شێر مستەفا بە کاکە تەڵعەجا ئێمە لە خزمەتیان ئەو شتێک کە بە ئێمە بکرێ ئێمە لە خزمەتیانی و زۆریش خۆشحاڵ ئەبین کە شتێک بە ئێمە بکرێ ئێمە بتوانین هاوکاری پاس کاکمێت دڵنیام زۆر دڵنیام ئێوە هاوڕێی خۆشەویست هەمیشە دڵسۆز بوون دڵنیام ئەوەی لە دەستان بێ ئەیکەن من چاو ماچەکەم دوایی ئیشاڵا با قسەی لەگەڵ خۆیان بکەمەوە بزانم چی پێویست بێ من لەگەڵ جەنابیشتان و لەگەڵ خاتوتانیاش و لەگەڵ کۆمە لە هاوڕێی تریش قساکەم زین چیمان بۆ کرێ ئێوە ئینشاءالله درێژی ناکەین و خزمەتشی دەکەین و من هەر دەم بۆنەیەکەوە ئەم ڕووداوە کە خەڵک هاوڕێیان لەسەری دواون من ئەمەوێ لە یەکەم پەیوەندیەوە کەوا تەلەفۆن کراوە تاکو دوا پەیوەندی چاوی یەکە بە یەکەی ئەو هاوڕێیانە ماکەم دەستی ماندوو نەبوویان بوشم ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆیان و ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ کاکە دڵشاد عومەر بۆ هەموو هاوڕێیان و ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ ئەو پەیوەندیەی دوای خۆم چاوەکانی مان ئەەکەم دووبارە و سێبارە ئەگەدارت ئەەکەمەوە ئەگەر هەر شتێک بە دەستەگوڵەکەی کەرکوت بکرێ ئەوە دەستەگوڵەکەی کەرکوت لە خزمەتایە و دوای سەرکەوتوو تەمە درێژیشتان بۆ ئەخوازم ئەگەر شتێکتان نەمابێ من ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ هەر هەموو لایەک بە تایبەتیش بۆ ئەو پەیوەندی دوای خۆم چاوەکانی مان بژی کاکمۆیە زۆر سپاس بۆ تۆ شەوت شاد بێ سپاس بۆ بەشداریکردنت چاو ماچەکەم ڕێزمەیە بۆ چەپکە گوڵەکەی شاری کەرکووکی ئازیز و خۆشەویست بە دڵنیاییەوە هەر ئەوە چاوەڕوانەکرێت لە هاوڕیانی بێدارانی شەو لە بەروی ئێمە کۆمەڵێک خۆشی و ناخۆشی ژیان لە بەرنامەی بێدارانی شەوە کۆی کردوینەوە بە ئەوەی کە دیارە لە 2005ەوە کە بەرنامەی بێدارانی شەو دەستی پێ کردووە هەمیشە لە ناخۆشیەکانە ئێمە پێکەوە قسەمان لەسەر شتە ناخۆشەکان کردو بەداخەوە هەمیشە پشتی یەکترمان گرتووە ئەوەی چاوەڕوان ئەکری لە هاوڕیانی بێدارانی شەو هەر ئەوەیە کە بۆ شێوازە قسە بکەن بڵێن ئێمە ئامادەین لە خزمەت هاوڕەکانمان نابین لە خزمەتەوانە دابین کە گوێگری بەرنامەکەمان من سپاس دەکەم کاک مۆئێدی خۆشی زۆر سپاس بۆ تۆ هەر لە کەرکووکی ئازیز ئەمێنمەوە کاک عیمادی ئاڵتونچیمان لەگەڵە کاک عیمادی ئازیز شەو باش بژی کاک عیمادی ئازیز چاوەکەم بنایی هەمومانەوە زۆر سپاس کاگریجان وەڵاهی من چاوی کاکە کاروان ماچەکەم ڕاستی من ئەوە دەدەم بەداخەوە بۆ حکومەت مانی حکومەت زۆر بەداخەوە چاوی لە کەمەندانی بەڕاستی 90,000 دینار چیە ئەیداتێک بە کەمەندان بیداتە چی ئەو 90,000 دینارە یا بە دوو مانگ یا بە سێ مانگ جارێ 90,000 شێداتێ ئەنی کاگریجان نانی بەڕاستی ئێمە ئەنی کەمەندانێ بەڕێزی ئەنی من دەستخۆشی لەو نەکەچیەکەم بەڕاستی ئەو نەکەی بۆ هەر بۆی نامێنی ئەو نەکەچەر بۆ پڕ نامێنێت کەس بۆ کەس نامێنێت کاگریجان بەس بەڕاخۆنانیشە زۆرمانێ لە کۆمەڵگەی خۆمانە لەم شتە لەم عێراق زۆر دەستانە زۆرە کەمەندام گەلێ زۆرە خەڵکی وایە بڕوا تێمکانێکی نییە شتێ بکڕێنای بەڕای زۆر پێویستە ئێمە هاوڕێ لەو کەمەندانە بدینەوە بژیت دەست خۆش ئەوەی ئێمە ئێمە وەک هاوڕێیانی بێدارانی شەو کاگریجانەوە من خۆی خۆم ئەوەی زەمن بکرێ من لە خزمەتام هەر بە قسەش نییە کاگریجان زانم کاگە من بە قسە نالم لەم پانسێکی پلان و قسان من ئەگەوەی بە خۆم بکرێت تێریمان ئەو دووچاوە هەر بژیت ئێمە خۆمان وەک هاوڕێیانی بێدارانی شەومان هەمومان حەز دەکەین ئەنی ئەوەی پێمە بکرێمە
یارمەتێری کاکبیجان. من سپاسی تۆ کەم سپاسی هەڵوێستی هەمووتانەکەم ئەزانم لێتان ڕابین و زۆریش دڵنیام کە ئیکەن و چاو ماچەکەم کاک عیمان ئەمە هیچ چیزێکی ناوێ ئەمە بەڕاستی ئەمە خێرێکی گەورەیە بۆ برای خۆشەویستمان بوو کاکتاران بکەین. هەر بژیت سپاس دەکەم بەڕاستی مەمنونم ئەو بۆ هەڵوێستی جوانی بێداران سپاس سپاس دەکەم کاکبیجان ڕێزە خۆشەویستی تایبەت مەسەیە و تۆ بێڕەشمان مەکەم ماوە لە شعرەکانت بەڕاستی نەنگینیە و شعران بەسەر چاو چاوت خۆش ئەوە دامناوە ڕۆژە شاعیرێ بێنم لەگەڵ خۆمادانێن دڵ شەعومەر بانکم با پێکەوە یەک مشاعرە وەڵا خۆ بەوە گلەیە بەڵام قەیناکە خۆ گلەی لە عەزیز دەکرێ بەڵام بەخوا ببێنمە ئێرە شەڕە شعری لەگەڵکەم من پێ ڕۆژی دووشەمە دێنە بێنە ستۆدیۆ تەواو هیوادارم بتوانم بەسەر چاو ڕێزە خۆشەویستی بۆ هەموو هاوڕێیانێ خۆشحاڵم دەبی کە هاوڕێنە بۆ میرم کاکە محەممەد هەژداج گێتە ساعتی بابێت خۆشەویستمەتەنەکە سپاس بۆ تۆ کاک عیمادی ئاڵتوچی شەوت شاد بێ سەرکەوتوبی سڵاو ڕێزم بۆ هەموو هاوڕێیانی خۆشەویستی شاری کەرکووک و هەموو هاوڕێیان تریش لە هەر شوێنەکەن هەر خۆشەویستێک کە ئێستا گوێی لە دەنگی ئێمەیە لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات ڕێزم بۆ هەمووتان بۆ هیوایم کە بەرنامەی بێدارانی شەو بەدڵی ئەوەی خۆشەویست بێ بۆ هیوام کە بە سوود بێ بۆ ئەو خۆشەویست ئەوەندە خۆشحاڵم ئەوەندە شادمانم کە هاوڕێکانم ئەم هەڵوێستیان هەیە لە بەرامبەر هاوڕێکانی ترماندا ئێستا کاروان دیارە هاوڕێی دێرینە ویش گوێگری دێرینە بەداخەوە کە پەیوەندی ناتوانێت پەیوەندی بکە بەڵام هاوڕێی زۆر دێرینی بەرنامەکەمانە بۆی سپاسی ئەو خۆشەویستان دەکەم کە بۆ شوازە ڕێز لە هاوڕەکان دەگرن و هەمویان خەمخۆرن هەمویان هەوڵەدەن ئەڵێن چیمان پێ بکرێت لە خزمەتدای زۆر سپاسان دەکەم بەڕاستی ئەمە هەڵوێستێکی جوامێرانەیە بۆیە دەڵێم هەمیشە بێدارانی شەو دەرگایەک پەنجەرەیەکی کراوەیە بۆ هەڵڕشتنی خەمەکان بۆ هاوکاریکردنی یەکتر نازانم بەڕاستی ئەوەنە خۆشحاڵم کە ئەو قساناکە نازانم چیان پێ بڵێم بەس ئەوە ناتوان بڵێم هاوڕێیانی بێدارانی شەو زۆر زۆر سپاسان دەکەم بەڵێ خۆشەویستان وەکو کاک عیماد باسی کرد ئێمە ئینشاڵڵا لە شەوانی داهاتوو لە بەرنامەکانی داهاتوو شعریش دەخوێنینەوە شاعریش دەبێت بە میوانمان و ڕەنگ بێ هونەرمەندیش هەر بانگێشتکەین بۆ ئێرە هونەرمەندە خۆشەویستانەی کە ئێوە خۆشتانەوێت دڵنیام بانگێشتیان دەکەین لێرە لە خزمەتیان دەبین هەم هونەرمەندی نواندن هەم هونەرمەندی گۆرانی بێژ هەم شاعیر خۆشەویستەکانمان بانگێشتیان دەکەین ئینشاڵڵا بەرنامەکەمان زۆرتر ئەرازینەوە خۆشەویستان پەیوەندێکمان هەیە دەگە لە بریتانیاوە بەڵام کاکچێ ببوورە کاک ئاری خۆشەویست ئاری ڕەزا شەو باش کاگاری شەو باش بە قوربان هەموو کات برا گەورەکەم بژی سپاس دەکەم باستن چاوەکەم کاگاری جان خۆشحاڵم ئەم شەویش گوێم لە قوربانم وەڵە بە قوربانم تایسە میزاحمت نەبین و ستفەی ئەمڕۆ میزاحمت دۆزیێتەوە وەڵای تایسە نەمزانێ ئەم بەرنامە هەیە قوربان لە خزمەتە برای گەورەنی ئەو برادرە کیە لە سلێمانی وتە لەگەڵ نەرکێکی دانیشتووە بەڵێ ئەیتی تێگەی من لەتوانم پەیوەندیان پێ بکەم لە ڕێی تەلەفۆنێک و چیتێکەوە لە ڕێی بەرنامەکەی ئێوە بەڵێ لەگەڵ ئەو ئەتوانم من لەگەڵ کاکاروانە مەبەستە بەڵێ بەڵێ ئەوەی واوتە لەگەڵ نەرکێکی بۆ دەریان کردووە بەڵێ ئەو حەز دەکەم تۆزێ معلوماتم بدەیت لە بەدەربارەوە بەڵێ بەسەر چاو کاک ئاریگیان من ئێستا بەڕاستی ژمارە تەلەفۆنەکەیم لا نییە بەڵام ئەتوانم ژمارە تەلەفۆنەکەی باینی وەری بگرم و بیەمە خزمەت جەنابەت دیتر خۆت زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم من زۆر گەورەیەوە بۆ من زۆر سپاس دەکەم من سپاسی جەنابەت دەکەم کاکە من سپاس دەکەم بتوانانی ئەو ژمارە تەلەفۆنەمە ژمارەکەمە لەلاتە تێگەیت بەسەر چاو کاک دابان لە کۆنتڕۆل ژمارەی کاک ئاری ڕەزام بۆرگە لای خۆت بۆی دوای بماتێ ڕقەمی کاکاروان بەیانی وەرگم و بیەمە خزمەتی بەسەر چاو کاگا زۆر سپاسدانەکەم زۆر سپاسدانەکەم گەورەی خۆتان من سپاسی جەناب دەکەم زۆر پێ خۆشحاڵ بۆ بەرنامە جوانتان شە بە قوربان سپاس دەکەم سپاس بۆ هەڵوێستت کاکە برای گەورەمی برای گەورەی بە قوربانت بووم شەوت پڕ بێ لە خۆشی زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاکە ئاری ڕەزای عەزیز لە بریتانیا سپاس بۆ هەڵوێستەکەت تۆش وەکو هەموو خۆشەویستانی تربرای ئازیزی ئێمەی هاوڕێی ئازیزی ئێمەی و سپاس بۆ دڵسۆزیت سپاس بۆ ئەو هەڵوێستەی کە بەرامبەر بە ئەو خۆشەویستەمان کاکاروان هەتا هیوادارم
ڕێگە چارەسەرێکی بنەڕەتی بدۆزینەوە بۆ کاکاروان. زۆر جار لە زۆر شوێن بینیمانە کەسێک خێرخوازێک تاجرێک ئەوەی کە هەبووە ژووری تەرخان کردو بۆ کەسێکی لەو شێوازە بێلانە یا بێکەس ژووری تەرخان کردو بۆی لێدا بحەسێتەوە بۆی لێدا بژیت. هیوادارم بۆ کاکاروانیش بتوانین شتێ لەو بابەتە بکەین، بتوانین ژیانی داهاتووی بۆ دەردی خۆمان دەڵێن بۆ مسۆگەرکەین. من سپاستان نەکەم هاوڕێیانی خۆشەویستی بەرنامەی بێدارانی شەو. سپاس بۆ ئەو هەڕوێستانەتان. زۆر دڵنیام کە ئێستا کاک جەزای ساز گوێی لە بەرنامەکەیە بینەرمانە و دڵنیام هەمومان بەیەکەوە کاک جەزاش هەوڵی بۆدا و ئێمەش لە خزمەتیابین ئینشاڵڵا هەر ئەو خۆشەویستانی تریش. من هیوادارم بەڕاستی لە کوردستانەکەی ئێمەدا بە تایبەتی لە سلێمانی کۆمەڵێک شوێن کراوەتەوە. جێی سپاسە، خەڵۆتگەی پیریمان هەیە، نەخۆشخانەی دەرونیمان هەیە. ئەمانە جێگای سپاسە بۆ خۆشەویستەی کە ئەم شوێنانەی کردوێتەوە. حەق وایە ئاوڕێکیش لە ئەو کەمەندامانە بدەینەوە کە بێشوێن بێلانە بێکەس ئەبن هیچ نەبێ، وەکو خۆی ئەتوانێت بێتە دەرەوە کار و کەسابەتێ بکە، پارێکی ڕۆژانە بۆ خۆی پەیدا بکە، هیچ نەبێت شوێنی مانەوەیەکیان بۆ تەرخان بکرێ. هیوادارم ئەمە بێتە پرۆژەیەک بۆ حکوومەتەکەمان وەکو خەڵۆتگەی پیری، وەکو نەخۆشخانە دەرونیەکە کە لە سلێمانی دروستکراوە، وەکو زۆر شوێنتر لەو بابەت دروستکراوە. هیوادارم ئەمەش بێتە بەرنامەیەک بۆ کار و بەرنامەکانی حکوومەت دابینکردنی شوێنی حاوانەوە ژیان بۆ ئەو ئازیزانە. ئینشاڵڵا ئەمەش ئەکەین بە بابەتێک و لەسەری ئەنووسین و پێشکەشی ئەەکەین بەشکەم خێرخوازێ بتوانێت شوێنێک دابینکە بۆ ئەو ئازیزانە. چاوتان مازەکەم ئازیزان، بۆ خۆشەویستانی دەرەوەی وڵات دەڵێم ئەوانەی کە بینەرمانن لە ڕێگەی ڤایبەرەوە بە ژمارە تەلەفۆنی 0750 727 85 35 ئەتوانن لە بەرنامەکەماندا بەشدار بن هەموو شەوێک ئەو شانەی کە بەرنامان هەیە. خۆشەویستان، ئەگەر بە هەڵەیان نەچوو بم خاتوو لێوان لە کوێ هات بۆ سەرهێڵ، بەڵام بەداخەوە داخرایەوە. لێوان خان هیوادارم بیتەوە سەرهێڵ. لێوان کۆیی شاعیر هاوڕێی دێرینی بەرنامەکەمانە خۆشحاڵ دەومەگە گوێم لە دەنگت بێ، بەڵام بەداخەوە پەیوەندەکەی داخرایەوە. خاتوو لێوانی عزیز، خۆشەویستان، جگە لە ژمارە ڤایبەرە ژمارەی تریشمانەیە 0771 471 52 64 بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. عزیزان، وابزانم خاتوو لێوان هاتەوە سەرهێڵ. خاتوو لێوان کۆیی شەو باش. ئەلو خاتوو لێوان، خاتوو لێوان کۆیی. ئەلو بەڵێ، چۆنی خاڵە گیان؟ شەو باش لێوان گیان. خۆشحاڵم دوای دابڕانێکی زۆر ئەمڕۆ توانیم لەگەڵ بێداران پەیوەندەکەم وەرگرم. خاڵە گیان لێوان گیان، هەر خاڵم ئێستاش تۆ خاڵەی گوڵی بشی گوڵ و دڵ. چاوت ماچەکەم خۆشەویستیشم بۆ گوڵی کۆنتڕۆڵ لەگەڵ هەموو هاوڕێیانی سەران کە ئێستا بیستەرمان خاڵە گیان. هەر بژی لێوان گیان، زۆر خۆشحاڵ بووم کەمیش دوای ماوەیەکی زۆر جارێکی تر لە بەرنامێکی ترا گوێم لە دەنگ دەبێت. بەڕاستی ئەم شەو توانیم چەندەها یادگاری جوان پڕاوپڕ یعنی لە ژیانی خۆم کە ئەم شەو دووبارە بووە. بەڕاستی بێداران دەرگایەکی وا بوو کە یعنی من توانیم چەندەها تێکست چەندەها شەعری جوان کە لەو بەرنامە پێشکەش بکەم. بەڕاستی بێداران بۆ یادگارێکی زۆر جوان بۆ من خاڵی گەڵ. بژیت لێوان گیان، خۆ جوانی تێکستەکانت جوانە، دڵێکی جوانە هەیە. جادەمێ شو گەم لە شعریش بێ. جواد ماچەکە من هەمیشە لە خزمەتدام خاڵە گیان. لێوان گیان، تۆ عەزیزی منی، سپاس دەکەم. بە حەقا زۆر لە هاوڕێیانیش ئاگاداریان کردمەوە، بەس لەوانێ ژیانی من لە چاو چەند جارێ بێداران زۆر جیاواز بێ بە حەکمیەوەی دایک منداڵ هاوسەر ئەوانە هەموو لێکتان نەکا ئینشاڵڵا هەر ئاوە جارجاریش بیر بێتەوە هەر باشە. لێوان گیان، من هەمیشە خاڵم نەبیرە، بێدارانیش هەمیشە خۆشەویستە لە دڵی من خاڵە گیان. باس لێوان گیان، مەمنون. ئینشاڵڵا خوا لێکتان نەکا، ژیانێکی پڕ لە بەختەوەری دەبێ ئینشاڵڵا. چاوت ماچەکەم خۆشەویستیش بۆ هەموو هاوڕێیانی کۆن ئێستاکە بیسەرمان خاڵە گیان دەنێرم. بژیت لێوان گیان. ئەی شیعرەکەمان
یەک لە تێکستەکانی خۆم خوازیارم بە ڕستان بێ خاڵک خۆشحاڵ دەبین لێوانجان فەرموو. ئەی شازادەی کۆشکی دڵم چی ئەبێ لە تۆ شاراوە بێ وا خەریکە دڵ لە دووریت شێت و وێر و ئاوارە بێت بەڵێم بێت گەر ئەم جارە بێیتەوە چاوم بە چاوی تۆ کەوێتەوە ڕێگات پێ نادەم هەرگیز لە سایە من دوورکەویتەوە فریشتەکەم تۆ ڕووناکی بەختەوەری ماڵەکەمی نزیکتر لە ڕەحی خۆم و ناونیشانی ناوەکەمی بەڵێم بێگەر ئەم جارە بێیتەوە دڵ لە دڵی خۆم بتخەوێنم ڕێگەنات پێ نادەم هەرگیز لە سایە من دوورکەویتەوە دەست خۆش سپاس بۆ تۆ. ئەوە یەکێک لە تێکستەکانم بۆ هەرچەندە تێکستەکانم زۆر و بەس ئەوە هاتە سەرزارم کەبیرێ. دەستە خۆش بێ جوان بوو دەست خۆش لێوانجان خۆشحاڵ بووین. منی زۆر خۆشحاڵ و دووبارە خۆشەویستی بۆ هەموو هاوڕێک خۆشحاڵم دووبارۆ جێویستان بووم تەر بەختەوەری سەرکەتی بۆ ئێوە خاڵەتی هەروە بۆ تۆش لێوان گیان شەوت پڕ بێ لە خۆشی سپاس بۆ بەشداریکردنت خاتوو لێوان کۆی هاوڕێی ئازیز و خۆشەویست و دێرینی بەرنامەکەمان هیوادارم جاران تریش گوێمان لە دەنگت بێتەوە هیوادارم هاوڕێ دێرینەکانیش جارێکی تر سەری ئەم هاوڕێ خۆشەویستە دێرینانە بکەن بێنەوە سەرهێڵ لەگەڵمانە لەبەرەوەی بەڕاستی ئێمە کۆمەڵی هاوڕێی خۆشەویست لە دەوریە کۆبووینەوە بووین بە خێزانێک بووین بە با بڵێن بووین بە گروپێکی دڵسۆز بۆ یەکتر ئەمش بۆتان دەرکەوت کە هەموو خۆشەویستان چەند دڵسۆزیان وێنن بۆ خۆشەویست کاکاروان کەویش هاوڕێی ئێمەیە دیسان با کۆبینەوە و دیسان ئەو گروپە پڕ لە خۆشەویستی دروستکەینەوە دیسان با کۆڕ و کۆبوونەوەمان هەبێت چاوتان مازەکەم ئەگەر بەشدار بن خۆشەویستان خاتوو کەوسەرمان لەگەڵا خاتوو کەوسەری خۆشەویست ئەگەر بەهڵەیان نەچووم خاتوو کەوسەر لە کۆیە ئەلۆ شەوبات کات ئیدریسی هەمیشە خۆشەویست و ئازیز بژی خاتوو کەوسەر هاوڕێی ئازیز و دێرینمان دەست خۆشی لێ دەکەم کاک ئیدریس بەڵێ هاوڕێی ئازیزی خۆتانم بەڕاستی کاک ئیدریس خاتوو کەوسەر زۆر دەمێک ساڵە غایبی غایبمیان تۆ بەڕاستی زۆر خۆشحاڵم سپاس دەکەم یعنی منیش غایبم بەڵێ چەپکە گوڵێکی ئەم نێت بزەی ئەم بەهارێت پێشکەش بە تۆ بستە دەم هاوڕێیان و ئازیزان و بەرنامە خۆشەویستەکەی خۆم هەر بژیت خاتوو کەوسەر ئازیزی ئێمەی سپاس دەکەم بە دڵنیایەوە بەرنامەی خۆتەوە و خۆشحاڵم کە ئەم جارەش گوێم لە دەنگە دەبێتەوە بەڕاستی منیش زۆر خۆشحاڵم ئەنازانم یعنی چیت پێ بڵێم و چیت پێشکەشکەم بەڕاستی سپاس دەکەم بەڕاستی گەڕانتەوە منت گەڕاندەوە ساڵی هەزار و بەخۆت دەزانین 2006ەکان زۆر خۆشحاڵم ها چۆن گەنجستانەکەمەوە بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم داوای لێ بردنەکەم ئەگەر هەڵەش بکەم لە قسەکانم ئەوە نەخۆشحاڵم بژی کەوسەر گیان تۆ ئەزیزی ئێمەی هاوڕێی دێرینی بەرنامەکەمانی دڵنیام قسەکان هەموو شیرینە و هەموو جوانە قوربانت بم کاکی بەڕاستی بەرنامەکەت خۆشە هیوادارم سەرکەوتوبی هیوادارم ئەو جارە لێمان دوور نەکەوێ بە هیچ جۆرێک ئینشاڵڵا جاران هەر بە سەوت بوو ئێستا بە سوورە شاتوینەوە زانی زۆر خۆشحاڵم بەڕاستی لە کۆمێتەکانش بەشدار دەبم بەڕاستی زۆر خۆشحاڵم بەڕاستی ئازیز لای من دەستخۆشی لە یەکە کارمەندانەکەم لە هاوڕێ ئازیزەکانی دێرینەکان ئەوانەی ئێستا بەشدار دەبن نازانم چۆن بەشدار دەبم بەڕاستی زۆر خۆشحاڵم بژی خاتوو کەوسەر منی شەڕوا هیوادارم هەمیشە لەگەڵمان بەردەوام وەکو جاران بەردەوام دەبم بەس داوای لێ بردنەکەم لەسەر ڤایبەرەکەشم یعنی زۆر دوو ڕۆژ سێ ڕۆژ هەت چەندجار بەرنامەکە بۆ من بەشدار دەبم بۆ بەرنامەکە ڕاستەکەی خاتوو کەوسەر ئێستا بەرنامەکەمان شەوانی دووشەمە و چوارشەمەیە بۆ ئاگادار سعات 2:30 بۆ هاوڕێیان تریش هەموو شەوێ نییە جارێ
بەڵێ کاک ئیدریس ئاگادارم زۆر باشە بەترکرد ئاگاداری بەرنامەکەمە سوپاس دەکەم خۆشحاڵ دەبم کە گوێم لە دەنگی ئێوە دەبێ دەزانم پەیوەندیەکان تۆزە قورس وەرەگیرێ بەڵام ئیشەڵا دامانەوە یەک دوو خەتی کەش زیاد دەکەین بۆی خۆشەویستان ئەوەندا هیلاک نەبن بەدەست پەیوەندیەکانەوە ئینشاءڵڵا داوای لێبردن لە هاوڕێی دەرەوەی وڵاتەکەم خەتەکەم مەشغوڵ کردووە زۆر زۆر خۆشحاڵم کاگی منی شەروا کەوسەر لەسەرەوەرەش بەڵێ بەرنامەکە ئی خۆمانە بەڕاستی دەبێ هەمومان جوانکە هیوادارم وەک پێشتر بەشدار بین دڵمان گەورە بێ لە ئەس بەرنامەکە هیوادارم بۆ ئەو کاکە بەڕێزا من دەستم پێی ناکە بەتەلێرۆ پێڵم بەڕاستی تۆ کەم ئەندام کەم ئەندامی ئێوە بەڕاستی کاک ئیدریس هیچ ڕۆژێک بیر لەو نەکاتەوە ئەو ئەندامە داوای لێبردن لەو دایک و باپەشەکەم کە ڕۆڵەیەک دەینە سەر دەنیا کە دوای بەڕاستی ئەوە مالی دەکەن بەداخەوە بەداخەوە ئەو کاتە بەڕێز بەڕاستی لە دەست خۆی نەبووە ئەوە کاری خوای گەورەی بەس خۆ بە ئەو دایک باوکە لە ئەولادەکانی ئاوا بەڕاستی یعنی بەساق قبول دەکەن بە ئەوەی کەخوای گەورە ڕۆڕێکیان ئاوا بەکەم ئەندام قبول ناکەن زۆر زۆر داوای لە یعنی هیچ شێر بۆی نییە ئەلێرە تاوەکانی ماسەکەم بادارم ئەوەی نەکات هیچ کاتێک خۆی بکەم ئەندام بزانێت ئێمە کەم ئەندامی لە ئەسی داوای لە بردەکەم هەر بژیت کەوسەر خان دەست خۆش کەوسەر خان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ کەوسەر خان ئەوی ژێکێ لە هاوڕێ دێرینەکانمانە خۆشحاڵم کەم شاڕێ دێرینەکان بۆ شوازەیەک بە دوایەکە دێن لەگەڵمانە بەشدار بن کەوسەر خان زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم تۆش سەرکەوتوبی و هیوادارم تۆش لەگەڵمانە هەر بەردەوام بی ئازیزان دیارە هاوڕێکانمان زۆر گلەیەکەن دەڵێن پەیوەندیمان بۆ ناجرێ ئێمە ئەو دوو ژمارەمان هەیە یەکمان تایبەت کردو بۆ ڤایبەر لەبەرەوەی هەردوو ژمارەکە لۆدی زۆر لەسرە ڕنگ بێ بۆیان وەرنەگیرێ بەڵام بە دڵنیایەوە ئەڵێم لەم چەند ڕۆژەی داهاتوودا ئینشاڵڵا خەتێکە زیاد دەکەین و بۆ ئێوەی خۆشەویستی ئەخوێنینەوە خۆشەویستان لە ئەڵمانیاوە جارێکی تر هاوڕێی هەمیشەی بەرنامەکانمان کاک هێمنمان لەگەڵە کاک هێمن شەو باش بە قوربانێ شەو باش کاکەی هەردوو چاوم کاکە هێمن بە قوربانی چاوم پێش هەموو شتێک ڕێزی تایبەتیم بۆ جەنابەت و زۆر زۆر تایبەت بۆ کاکە دابانی دڵ و گوڵ بۆ کاکی مسەوەر بۆ کاگەزا بۆ هەموو هاوڕێ و ئازیزان و خۆشەویستانم بەبێ جیاواز بە ناوی هەمومانەوە زۆر زۆر سپاس دەکەم قوربانم و ئەمڕۆژ من بە هەماش شتێکم دووبارە کردەوە پیرۆزبایی بۆ دامەزراندن یەک ساڵەی ڕادۆی گەڕیان کاکجەزای ئازیز و خۆشەویست دەستی ماندووبوونی ئەگوشم کە لە دوانزەی دووە و ئاهەنگێک ڕادۆی گەڕیان ئاهەنگێک ساز ئەکات بۆ تەواوی میوان و جۆگرەکانی خۆی هیوادارم ئەوانەی کە گویان لێو کاتیان هەیە سەردان بکەن گەڕیانی هەمومانە دەست خۆش سپاس دەکەم کاکێ من بە دڵنیاییەوە ئێمە بەیانی هەمومان لە ڕادیۆ کۆبینەوە هەموو کارمەندە خۆبەخشەکان و بەرنامەی تایبەتیشمان دەبێ هەموو پێشکەشکارەکان ئیشاڵڵا دێنە خزمەتتان و هەرێکەوە بە شێوازی قسەی خۆمانەکەین و بیرەوەریەکانە ژێڕینەوە لە ساڵیادی ڕادیۆدایە و گوێ بۆ داواکاری ئەوە ژەگرین چیتان پێخۆش بێمەوەکەین و سپاس دەکەم حەق وایە من پیرۆزبایی لە ئێوەی خۆشەویست بکەم لەبەرەی ڕادیۆکە زۆرتر هی ئێوەیە نەگی ئێمە بەتەئکید من بۆیە پێش هەموو کەسێک پیرۆزبایی لە خۆم ئەەکەم ئەنجا لە گوێگوور و بیسەر ئەوەی کە ڕادۆی گەڕیان لە ماوەی یەک ساڵی دامەزراندنیان خزمەتێکی 20 ساڵی کرد بە جددی عنی ئافرم کە زۆر زۆر بە زووی یعنی پێش پێگرتنی پێپەڕان بۆ باڵغ بوون من دەست خۆشیان دێکم چاویان ماچەکەم هیوادارم هەمیشە لە سەرکەوت نابن بۆ ئەو برابە ڕێزێش کە ئەو شتان خوێندە و خۆزگا من با نەبێ بە قسێک بڵێن وەڵا شەڵڵا جاری وایە چی ئینسانە چێ داوای قەرجێکەکڵێ ئەحشەڵڵا قسە کردە بەڵام من خۆی گەورە خۆی ئاگادارە بۆ سەرەوە خوشکێکی ئازیزمان هەبووە لە چەمچەماڵ نامێ نایی بهێنم من لێرەوە کە کۆمەکمان بۆ کردوون پێویستی بەوە بۆ
من عربانێکی ئەوەی کە ئەوەندە پارەکە زیاد بوو کە هات هەم عربانێکی کە لە هەمان کاتە تەلەفۆنمان بۆ کراوە کە کەسێکی کەش پێویستی بۆیە کە دکتۆر پێویست و ئەگەر عملیاتی چاوی نەکات چۆرە بێ هەم ئەویشم کەم ئەندامە الحەمدوللا بەشی ئەویشمان ناوە هەر ئەم ئێوارێش تەلەفۆنمان بۆ هاتووە برایەکی بەڕێزیش قاچی عملیاتەکە کە داوای کردەوە 5 وەرەقە کرێ هەر لەو پارەی یارمەتیشمان نا یعنی ئێمە توانیمان لە چەند کەسێکی کەمە بتوانین 3 کەس ئەوەدان بکەینەوە هیوادارین خەڵک وەکو گروپ خۆی کۆبێتەوە وەکو گروپێک یعنی تۆ لە ماڵێکە لە ماڵەکەی خۆتە ئەتوانی ئیشکەی لە گەڕێکێکە تۆ ئەتوانی ئیشکەی بەڕاستی ئەگەر بتەوێت چونکە ئێمە ئەگەر کاگی دیزت زۆر جار هەیە کەسێکە بڵێ نەعوذ بالله ئەگەر بیر لای خواش نەبێت و ئەگەر خوا ناناسی یارمەتی مرۆڤایەتی بە لەبەر مرۆڤبوونی خۆت هیچ شتێک مەکە ئێمە هەمومان مرۆڤین ئەگەر ئێمە یارمەتی خۆی یەکتری نەبێت ئەبێت چیمان تیابێت یعنی هەموو شتێکەکەی لە دنیا بۆ خۆتە بەڵام یەکشت کە بۆ خوا بۆ خۆت بۆ مرۆڤبوونی خۆت بیکە ئەگەر بڕاشت نەعوذ بالله بەخوانێ بەڵام بۆ مرۆڤایەتی خۆت بیکە شتێکدا بنێ مانگانە ئەگەر هەشتێکی کەمیش بێ ئەگەر تەنانەت بە شتێکی کەمیش بێ هاوکاری ئەو کەسانە بکە کە کەم دەرامەتن هاوکاری ئەو کەسانە بکە کە پێویستیان بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەتەکە من چاوە ماچەکەم کاگیان هیچی کەم نییە بۆ ئەم شەو چاوتان ماچەکە سپاس تۆکە سپاسی هەڵوێستتانەکەم بەڕاستی من مەمنونم یعنی لە جات هەموو کەس کاکێ من جان زۆر سپاس دەکەم سپاس بۆ دڵسۆزی بۆ چاوی هەواوی هاوڕێیانیش ماچەکەم سپاسیانەکەم من جاری وایە کۆمنتەکان نبینم بەداوای لەبردنەوە لە موبایلەکەەوە سەیرەکەم و چاوتان ماچەکەم ئەوەی کە ڕێز سڵای ناردە چاوی هەرمیان ماچەکەم قوربانت کاکێ من جان زۆر سپاس بۆ تۆ سپاس دەکەم هەر شەوێکی شاد سەرکەوتوبی کاکێمنی عەزیز قوربان لە ئەڵمانیەوە زۆر سپاس کاکێ من سپاس بەڕاستی نەزانم بە هاوڕەکانم بڵم چی بڵم چۆن سپاسیان کەم هەمویان ئامادەی ئەویان تەیە کە هاوکاری هاوڕەکانمان بکەن دیسان سپاستان دەکەم و پیرۆزبایی لە ئێوەش دەکەم ڕادیۆکە هی ئێوە ئێمە دەبێت پیرۆزبایی لێ بکەین زۆرتر ئێمە تەنیا دەردی خۆمان دەڵێن کار بەڕێکەرین لە ڕادیۆکە بەڵام خاوەنی ڕادیۆکە ئێوەی خۆشەویستی بینەر و بیسەری ڕادیۆکەمان بەرنامەکانمان بۆیە ئێمە پێتان دەڵێن ساڕۆژی دامەزراندنی ڕادیۆی ملی گەڕیان کەناڵی ملی گەڕیان پیرۆز بێ لێکە بێکەی ئێوەی خۆشەویست بۆ هیوایم ئێمەی پێشکەشکار هەمومان کارمەندەکان کە خۆبەخشانە لێرین بەو هیوایم بتوانین خزمەتێک بێ ئەوەی خۆشەویست بگەین بۆ هیوایم لێمان ڕازی بن ئێوە خاوەن ماڵن ئێمەنا هیوادارم لێمان ڕازی بن زۆر سپاستان دەکەم ئەچینە شاری مەخموری زۆر ئازیز کاگ ئەحمەدمان لەگەڵا کاگ ئەحمەدی ئازیز شەو باش شەو باش گیان چۆنی باشی بە قوربان سپاس کاگ ئەحمەد گیان هەردوو چاوە ماچەکەم جەناب باشی زۆر سپاس براگەوری منی مەمنون زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردو لەگەرتان ئەو بەرنامەش بەڕاستی لە مێژ بوو نما بوو ئەم ژۆش کابرێ بەس ئێستا بەڕاستی زۆر درم پێ خۆش بکەوە بەرنامەی کراوە زۆر سپاسی کاک جەوادی دەکەم وڵی خەبەری دایمێ ئەو بەرنامەیە کرایەوە سپاسی تۆکەم سپاسی کاک جەوادیش دەکەم کاک ئەحمەد مەخموریش دیارە هاوڕێی دێرینمانە بە ئەوەش بە هاوڕایتر بڵێ و خۆشحاڵم کە گوێم لە دەنگت دەبێت کاک ئەحمەد قوربانتم ئیشاڵە هیوادارم ئەوانەی پێشتر شار بگەڕێنەوەوانەی قەدیمن منیش هیوادارم ئیشاڵە سپاس دەکەم ممنون والله بنسبت کەم ئەندامانیش دیارەتەوەرەکەتان لە سەوەی ئینسان خوا کەچی پێدا دەبی شکر بیتن ئیشاڵە یعنی هیوادارشین لە لای حکوومەتی شۆ کەم ئەندامان هاوکاری بکرێن چکە دەبینی هەموو کەس توانای ئەوە نی کە بۆ برین دەورەمە دونمارەکە بۆ لەوان ئینسان هەبی فەقیر بیتن توانای ئەوە نەبیتن کە هەموو ئەو داواکاریانەی هەیە بۆ دابین کە ئینسان پێویستیان لە ڕێی خۆی چاوەکی لێیان بێتن ئەو کەم و کوڕیانیان لۆ پڕکاتەوە هیواداریشن لە لای حکوومەت شۆ هەر هاوکارێکی باشیان کرد چکە تەعاان لە لای حکوومەت و دەحمیان کرێ باشترە بۆم لەوەی لە تاچی هاوڵاتی هەمی بکاتن زۆر ڕاستە بژی کاک ئەحمەد
دەست خۆش کاک ئەحمەد زۆر ڕاستە زۆرای ببوورەکەم کوڕشمان هەبوو بەس ئیتر زۆرم پێ خۆش بکات بەشداریم کردی ئینشاڵڵا لە ئایندە بەشدارەوە من سپاس دەکەم و خۆشحاڵم کە ئەم شەویش گوێم لە دەنگت بوو ئینشاڵڵا هەر لەگەڵمانە بەردەوام من بۆ سپاس دەکەم کاک خۆشحاڵ بووم گەورەی چاوت مازم کاگی چاوی هەموو هاوڕێیانش ماز دەکەم چاوم شەو باشتر چاوم بە قوربان شەوێکی شاد بۆ کاک ئەحمەدی خۆشەویست لە مەخموور زۆر سپاس بۆ بەشداریکردنەکەی جەنابەت و سپاس بەڕاستی ئەمڕۆ ئەم شۆ کۆڵی هاوڕێی دێرینمان هاتنەوە سەر هێڵ گەلێک گەلێک خۆشحاڵ بووم هیوادارم هاوڕێکانی تریش بۆ شوازە بێنەوە سەر هێڵ گوێمان لە دەنگیان بێ وەکو وتم جارێکی تر کۆڕ و کۆبوونەوە سیمینارەکان کۆڕە شعریەکان دەست پێ بکەینەوە لە هەموو شار و شارستەکان ئینشاڵڵا بۆ شاعیر خۆشەویستەکانی ناو بێداران. ئازیزان من لێرەدا جارێکی تر سپاسی یەکە بەیەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەم سپاس بۆ هەموو ئەو ئازیزانەی کە پاڵپشتی بەرنامەی بێدارانی شەون و پاڵپشتی ڕادیۆی خۆشەویستی گەڕیانن چای هەموو تاماز دەکەم ڕێز و حورمەتی هەمومان بۆ ئێوەی خۆشەویست دیسان یادی دامەزرانی ڕادیۆی ملی گەڕیان پیرۆز بێ لە ئێوەی خۆشەویست چاوی هەموو بێداران ماچەکەم چای هەموو خۆشەویستانە ماچەکەم کە شەو ڕۆژ لە خزمەتی وڵات و نیشتیمانەکەماندان و پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیەکانمانن هاوشارەکانمانن هاونیشتیمانەکانمانن ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو دایکانی ئازیز کە بە دیار مناڵەکانیانەوە ڕۆڵەی دوا ڕۆژی نیشتیمان مناڵەکانیان بە خەبەرن تا بەیانی دا ئەنیشن و خزمەت بە منداڵەکانیان دەکەن و چاوی هەموو ئەو خێرخوازانە مازەکەم سپاسی هەموو خێرخوازەکانی دەکەم کە هەموو کاتێک ئامادەن هەموو کاتێک هەوڵیان داوە هەموو کاتێک ئامادەی خواردن بڕی و بۆی کە خزمەت کەن بە چین و توێژی فەقیر و هەژار و کەمەندام ئێستا ژمارە کاک دابان ژمارەکەیم پێ بە بەڵێ 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 خۆشەویستان بە تایبەتی کاگاری لە بریتانیا ژمارە تەلەفۆنی کاکاروان هەرێستا بەدەستم گەیشت بۆشتان ئەخەینە سەر شاشە لە داهاتوودا بەڵام ئەم ژمارە تەلەفۆنای کاکاروان جەلالە کە هێر ئێستا پێم گەیشت بۆتان دەخوێنمەوە لە کۆمنتەکانیشتا دیارە کاک دابان وابزانم عەزیەتی کێشاوە یا کاک جەزا نووسیەتی ئەمە ژمارە تەلەفۆنەکەیە 0 089 02 هەشتا 0 02 هەشتا ئەمە ژمارە تەلەفۆنی کاکاروان جەلال لە کەم شۆ بەسەراتەکەیمان باس لێوە کرد و خوێنمانەوە ئیتر چێ پەیوەندی پێوەکە بۆ خۆی ڕاستەوخۆ ئێمە سپاسی دەکەین و لە کۆمنتەکانیشدا دیارە ئەم ژمارە تەلەفۆنە دانراوە وابزانم کاک جعفەر جەلالی هاوڕێی خۆشەویست هاوکاری ئازیزمان دایناوە سپاسی دەکەم هیوادارم ئاسانکاریم کردوێ بۆی کە بتوان پەیوەندی بۆ خۆشەویستەوە بکەن ئازیزان دیسان دەبێ بەجێتان بێڵین و ماڵئاواییتان لێ بکەین ماڵاوایی سەختە بەڵام کاتژمێرێک بەسەر بەرنامەکەمانە تێپەڕیوە ڕەنگ بێ یەکە بێکەی ئەوەی خۆشەویستیش بەیانی کار و ئیش و چالاکی خۆتان هەبێ نامێ زۆر لە کاتان بگرم ئەوەی کە دەبوو بگاگەیشت لەلایەن ئێوەشەوە لەلایەن ئێمەشەوە من سپاسی هەمووتان دەکەم بۆیە پێتان دەڵێم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن تا هەڵقەیەکی تر و بێگەشتنەیەکی تر لە ماڵەکەی بێدارانی شەودا ئاواتی سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمیشە لێوەکانتان پڕبێ لە بزە و پێکەنین و شادی شەوتان شاد سەرکەوتوو شاد و بەختەوە